مقاطعة سماحة السيد الصدر عن انتخابات وعدم المشاركة. بایکۆتی سەماحەتی مقتەدا سەدر و بەشداری نەکردنی لە هەڵبژاردنەکاندا ڕەنگە کاریگەری دروست بکات لەسەر پێگە و نوێنەرایەتی شیعەکان. وەک ئاگادارن سیستمی پشتپشکێنەیە دابەشکردنی وەزارەتەکان لەسەر بنەمای نوێنەرایەتی و بەشداریکردنە. بۆیە بێگومان بایکۆت کاریگەری زۆری دەبێت. دۆخەکە زۆر سەختە، بەتایبەت 11 ڕۆژی دەنگدان ڕەنگە بەشداریکردن زۆر نەبێت، چونکە برایانی ڕەوتی سەدر کاریگەریان لەسەر دۆخەکە و لەسەر دەنگدەران زۆرە. هەروەها گومانەکانیش لەبارەی دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە زۆر، بەتایبەت کە هاوڵاتیان هیچ گۆڕانکاریشیان بەدی نەکردووە. ئومێدەواری ڕێژەی بەشداریکردن لە خولی شەشەمی پەرلەماندا زۆر بێت. بژاردەی باش لە ئارادایە، کەسانی لێهاتوو پاک سەربکەون بۆ ڕاستکردنەوەی دەسەڵاتی یاسادانان. بە دڵنیاییەوە بەشداری نەکردنی سەدرەکان کاریگەری گەورەی دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمان. أعتقد أنه غياب التيار الصدري سوف يؤثر كثيرا على الانتخابات دور السادسة.